قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی ئەو یاریگایی کرد لە چوارتە کە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە و لە نزیکەوە لەگەڵ وەرزشکارانی ئەو سنوورەدا گفتوگۆی کرد بۆ نۆژەنکردنەوەی دوو یاریگای چوارتا و دامەزراندنی یانەیەک بە ناوی شارباژێرەوە پشتیوانی دووپات کردەوە بۆ گەشە سەندنی وەرزش لەو سنوورەدا. بەنداوی زەلان وێزگەیەکی تری سەردانەکەی قوبات تاڵەبانی بوو کە بڕیاردرا لە پێناو گلدانەوەی ئەو لەو سنوورەدا ئەو بەنداوە جارێکتر بخرێتەوە بواری جێبەجێکردن و لە هەمان کاتیشە بەنداوی چەمی خێوەتە دروست بکرێت. لە یەکەم وێزگەی سەردانەکەی سەردانی کۆمەڵگەی وەرزشی کرد کە کۆمەڵی گەنجێ بوون لەگەڵان کۆبوویەوە بە خۆشحاڵیەوە بڕیاریدا کە یاریگایە تەواو بکرێەوە ببێتەوە کارێک بۆ دروستبوونی جوڵەی وەرزش و دروستکردنی یانەیەک بۆ شارباژێر بەڕێزیان بەڵێنی داوە کە ئەم بەنداوە دەست پێکاتەوە بژدەی ئەوی پێداین کە تەمیلی پرۆژەکە کاتەوە کۆمپانیاکە ئاگادارەکەین بۆ ئەوی بێتەوە دەست بەکار بێ و پرۆژەکە تەواو بکە و بە هەمان شێوە بەنداوێکی تر هەیە کە بەنداوێکی زۆر گەورەیە بەنداوی خێوەتە کە تەندەرەکانی گەڕاوەتەوە ئێستا لە وەزارەتی کشتوکاڵ سەرقاڵی شیتەڵکردنی تەندەرەکان و حالەکردنی بۆ کۆمپانیایەک بە سیستمی PPP واتە پرۆژەی هاوبەشی نێوان حکوومەت و کەرتی تایبەت. پەیمانگای تەکنیکی شارباژێر بەشێکی تری سەردانەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی پێگەنا کە بڕیاردرا ئەو پەیمانگایە دابمەزرێنرێت و ساڵی داهاتوو پێشوازی لە خوێندکاران بکات. ئێمە دوو بەشی زانستیمان وەکو سەرەتا باس کردووە بەشی زانستی بەڕێبردنی پرۆژە کشتتوکاڵەکان و بەشی سامانی هەنگ کە پلانی بۆ دانراوە و کار ئاسانی بۆ کراوە و ئامادەکاری بۆ کراوە. بەسپاسەوە کاک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مژدەی ئەوەی یاینێ کە توانێت هاوکارمان بێ بۆ دەستپێکردنی پرۆژەکە بیناکە پێویستی بە نۆژەنکردنەوەی ستافی زانکۆمان دەست بەکارە بێت لە چاکردنی بیناکە و ئەمە بێتە مژدێکی خۆش بەخش بۆ خوێندکارانمان کە ڕەنگە لە ساڵی داهاتووە بتوانین خوێندکاران لە شاری چوارتا لە شارباژێر هەلی خوێندنی تەکنیکیان هەبێت لەو دوو بەشە زانستیە و هەروەها پلانمان هەیە کە بەشی ژینگە بکەینەوە کە ئەمە هەمووی ئەگونجێ لەگەڵ سروشتی ناوچەکە. گرنگیدان بە گەنجان و وەرزش و دووبارە دروستکردنەوەی بەنداوی زەلان و دروستکردنی بەنداوی چەمی خێوەتە لەگەڵکردنەوەی پەیمانگای تەکنیکی شارباژێر لە چوارتا لە چوارچەوەی گرنگیدانی زیاترە بە شارباژێر لە پێناو هەلی کار و ئاوەدانی و گەشە سەندنی زیاتر. هێمن قادر، کورتسات نیوز.